بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. يا ربي خوايجان، ئێمە لە شەوە تاکەکانی شەوی قەدری مبارەکی مانگی پیرۆزی ڕەمەزانین، لە شەوی 21 شەوی قەدرمان بەنەسیب بکە، لێمان خۆش بە یا رب، عەفومان بکە. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. اللهم إنك عفو كريم تحب العفو فاعف عنا. يا أرحم الراحمين، يا أكرم الأكرمين، يا غياث المستغيثين أغثنا. كدل پر للرحم خوابو سوزو بزيو خوشويستي بوت يكراي دروس كراواني خوابيت أو دلفيري خوشويستي بيت. بالرحمكان دليان نية كدل نبو نيتيش بوني نية، كإيمانك كاملت بآخرة قيامة بهشت دوزخ هبو ناتوێ بە تەنها خۆت بەرەکەی بخۆیت، خەمی خۆت و خەمی خەڵکت وەک یەک ئەبێت. کە ئیمانە بە ڕازیبوونی خوا هەبوو ئەتەوێت لە هەمووی ڕازی بێت. بەڵام کە چروکی ئەم مەیدانە فراوانەی ڕەحمی خوا بوویت دڵت نییە، ئەم جۆرە لە چروکی و ڕەزیلی لە بێ ئیمانیەوە نزیکە هەتا لە ئیمانەوە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. مسلمان توێشو کۆکاتەوە، بەڵام کافر خەرجیەکە. مسلمان تۆسقاڵێک لە دنیا بە خەرج نادات، کە پارە و خواردنێکی هەبوو، دەستێکی خێری هەبوو، بەشی هەژارانی لێدا، توێشووی ئەو دیوی پڕەکە. بەڵام کافر و دووڕوو هەمووی ئەخوا بەشی کەسی لێ نادا. ئەوەی لەم خەسڵەتە دوور بوو، ئەوەی چروکی لە دڵیا بوو، دەستی نوقا و هەرگیز فلسێکی بە هەژار و نەدار و بێباوک نەدابوو لە ئیمانی خۆی بترسێت. شەونێژ و عیبادەت و ئیدعای گەورە گەورە مەکە و دڵت لە شوێنی خۆی بێت و نەگۆڕێت. دڵت لە قەفەزی دنیاویستی ڕزگار بکە و سواری کەشتی ئیمانی بکە و لە بەحری تەوەکل و یەقین بدە و هەتایی ببەرەوە. لوقمانی حەکیم بە کوڕەکەی وت کوڕی خۆم، دنیا دەریایە و ئیمان کەشتیە و کەشتیەوان تاعەتە و کەناری ئارامیش قیامەت و ئاخیرەتە. ئێوانەی سوورن لەسەر گوناه و سەرپێچی لە کتوپڕێکە، لە کتوپڕێکی زۆر نزیکە نابینایی و نەبیسەیی و هەتایی هەژاری یەخەتان پێگرێت. ئەمانە ئەبنە دەردی ئەو زەمان و ئەو شوێن و مەکانەی کە کۆتایی نایەت. دڵڕەقەکان ڕەنجەڕۆیی و زەرەر و زیان و بەهەدەردان بەشی داهاتووی ماڵ و سامانیانە. بە ئیمان و ئینفاق و بەخشین بە هەژاران ماڵەکەت ڕزگارەکەیت، خۆیشە ڕزگارەکەیت. بە دڵ تەوبە بکەن و ڕوو لە خوا بکەن و ئەنیبوا إلی ڕەبیکم. نەفستان تەسلیمی خاوەنی خۆی بکەن، دڵتان تەسلیمی خوا بکەن، نەک بە زوبان ڕای بگەن و تەنها زوبانتان بێت. ڕاستی خۆتان لە خوا و خەڵکی مەشارنەوە، خوا پێتان نەزانێت و بۆ ماوەیەکی کەمیش بۆ خەڵکیتان ئاشکرا ناکە، ئەگینا لە دنیا و قیامەتە ئابڕوتان نەبات. ئیماندارە ڕاستەکان وەسف و ستایشی خەڵکی و زەم و سەرزەنشتی خەڵکیان وەک هاوین و زستانە بینی، حچیان ئازایەتی مرۆڤ نین و خوای بەخشێت و ئەی نێرێ لەبەرەوە حەمد و ستایش و تەوبە و ئیستیغفاریش هەر بۆ زاتە گەورەیە. ئەستەغفر الله، ئەستەغفر الله. بەیانیەکی زوو لە مەحشەرادا پۆشراوەکان پیشانە درێن و عەرزەکرێن. ئەی هاوار، هەچ کاتێ دڵت پشتە بەستێ بە غەیری حەق تەعالا، هەموو نەفیەکی خوای درۆینەکان و ئیسپاتی ئەڵڵای حەق تەعالات کە کردوتە، ئەی خاتە بەردەم کەم ئیعتیباری و مەترسی ڕاست نەبوونت. لەبەرەوە لا إله إلا الله کان بەدڵ بیڵێن، بڕاستی ئەنجامی بدەن. لا إله إلا الله الملك الحق المبين. ئەوەیە و زاتە گەورەیە بناسێت ملکەچ و هەژاری ئەوە بێت،
زبانی هیچ وشەیەکی شایستە بە مەقامی بەرزی حەق تەعالای بۆ کۆ نابێتەوە و ئیتر گردن کەچی ئەو زاتە ئەبێت و لەبەردەم بەندە ساڵحەکانی ئەو زاتەیە بە ئەدەب و ڕێزپارێزە بێت. ئیتر خەمی قیامەت و شەرمەزاری بارەکای زۆر زۆرە بێت و گریان و پەشیمانی زەمانی وەخت زۆری زۆر زۆرە بێت کە وەختێکی زۆری بە هەدەرچوو. زۆرترین داچڵەکاندن ئەبێتە بەشی و خێر ئەناسێت، چونکە ئەزانێ خوای گەورە هەرچی بێ ئەنجامیەدا فعال لما يريد لا يسأل عما يفعل وهم يسألون ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار آمين يا مجيب السائلين.